قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردووە لەو پێشبڕکێیدا زۆریش خۆشحاڵم هەلی من ئەوە نییە مەرج نییە بڵێن ئیلان یەکەم بمویان بڵێن ئەوەی کە داوای دەکەن دەڵێن ئەوەندە خەڵاتی هەیە مەرجی من ئەوەیە بڵێن میهمەوەی بەشداربی لێرەکانەوە دانەبڕێ هەلی من ئەوەیە کە دانەبڕێم و بەشدارم زۆریش خۆشحاڵم زۆریش خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشدارم لەبەر خاتی قورئانەکە شەوا من دڵم خۆشە بە قورئانەکە زۆرم قورئان خۆش دەوێت من لە ماڵشدا هەمیشە پێم خۆشە دائیم و ساعات قورئانەکەم بەدەستیەوە بێ ینی وەک بۆتە هاوڕێ لەگەڵم قورئانەکە بۆتە هاوڕێ هەمیشەیم لە ماڵەدا بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیشەوە منداڵەکانم لە ماڵێ بووکەکەم زۆر هانیشی دام کچەکەم کوڕەکانم ینی پیاوەکەم زۆر هەمویان دڵخۆشن بەوەی کە من بەشدارم ینی بڵێن بە تایبەتی بڵێن خوشکەکانم هەمویان هەر زۆر ئەوەنە دەڵێن تو ماشەڵڵا ئەوەی باشت هەیە ینی کە دڵم ئەوم لەبەرکردم پێم دەڵێن تو قورئانەکەیان بێشکێت تویان ینی لەو تەمەنی داوای لەبەر دەکەی زۆریش خۆشحاڵم هەمویان هیچیان بەربەز نین لەبەر بەڵێ قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم وڵای خۆشەویستی خوای گەورە و خۆشەویستی دینی خوای گەورەیە کە ئێمە سەر ڕای ئەرکی خۆمان ئەرکی دایکایەتی بەڕاستی ئەرکە لە سەرمان بەڵام ئێمە بۆ خۆشەویستیمان بۆ قورئانی پیرۆز و بەرنامەی دینی ئیسلام ئێمە دەستمان کرد بە لەبەرکردنی قورئان و هەوڵماندا بەسەر بەبەستەکان خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشحاڵم بۆی کە من کە لەگەڵەوەی کە خاوەن منداڵیشم بەشداریم کردووە چونکە پێم وایە ئینسان هەبوونی منداڵ ڕێگرنی لەو کارانە لە بەشداریکردن لەو جۆرە پرۆژە و دەرسانە ئەسڵەن وە باشترە پێشتر ئاماژەم پێکرد دایکان زیاتر بەشداری ئەو جۆرە پرۆژانە بکەن چونکە هەروەک پێشتر ئاماژەم پێدا منداڵ پەروەردەی دایک هەڵدەگرێت کە دایک خاوەن باگراوندێکی سەقافی و دینی بوو منداڵەکەشی هەمان شێوە لە داهات لە بۆ شێوەی دایکی دەرەچێتەوە بۆیە پێویستە دایکان منداڵ لە هەموو دایکێک دەکەم کە بەردەوام بەشداری لەو جۆرە پرۆژانەدا بکەن تاوەکو لە پێناو بنیاتنانی داهاتی پێش بۆ یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە پرۆژەی میهاد بۆ لەبەرکردنی سوڕەتی ڕەحمان وەک پەرچەکردارێک دژی ئەو بڕیارانەی کە ئەو ڕێکخراوانەی کە کاری بانگخوازی دەکەن بۆ لەبەرکردنی قورئان و بانگەوازی دەکەن و لە سنووری ناوەندی ڕانیە بگرێت 2000 کەس زیاتر تێیدا بەشدارە ئەمە جێگای دڵخۆشیە کە دەبینین مسلمانان بە جۆش و خرۆشەوە کاتێک دەبینین لە هەر جێگایەک بڕیارێک یاخود شتێک دژایەتی دینەکەیان بکرێت دژایەتی بەها بەرزەکانی ئیسلام و کۆمەلگا بکرێت دەبینین بە جوانترین شێوە بەدەمیەوە دێوە سوپاسخوای دەکەم کە من خۆم و کچەکەم و هاوسەرەکەم بەشدارین دەستخۆشتان لێ دەکەم خوای گەورە سەرکەوتان کە ئێستاها هەست دەکەم کە مەلایکەی خوای گەورە هەموو چاودێریمان بەسەر دەکە لە بەرەوەی سوڕەتێک لە سوڕەتەکانی قورئانی پیرۆز لەبەرمان کردووە و خەریکی امتحاناتی سوپاس بە خوای گەورە جا ئەوەیەک لەوەیان کە لە ماڵێ ینی دایم قورئان و شتانە بەکاردێنم کە کچەکەشم زۆر حەزی لێ ینی خوێندن و ئەوە لەبەرکردنی قورئانی هەندێک لە دزووی هەمەشی لەبەرە بەس لەوەی داگوتی من دەبێ هەر بەشداری بکەم لە کات داگوتمەوە بۆ گەورانە کوتی هەر حەزم لێ بەشداریکەم کەمێکی ئەوە کردبوو بەس بەو شێوەی نەبوو بەس لە خوای بەزیاد بێ سوپاس خوای گەورە دەکەم کە بەشداری کردووە خۆم و هاوسەرەکەم منداڵەکەمان بەشداری کردووە إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر ئارامی جانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم